همو کەس ناتوانێت بیکڕێت لەبەوەی گرانە فەقیر ناتوانێت فەقیر بەس معاملەی دەکەوتە ڕوا مشتریانی دێن چێن زیاتر طبعا دەورەمەندن ئەوانەی دێن دەورەمەندن دەیکڕن شێوەی لە چی دەچێت شێوەی لە ساروق دەچێت ماسیەکی 100 کیلۆیی هێنراوەتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان سڵاوتانە بێت من کەیفی حەسەن ئەرکی من ئێستا لە یەکێک لە ماسی فرۆشەکانی شاری هەولێرم کە ماسیەکی 100 کیلۆیی هێنراوەتە ئێرە کە هەموو کاتێک ئەو ماسیە لە هەرێمی کوردستان بوونی نییە تەنها لە کاتێکی دیاریکراودایە لەسەر ئەو بابەتە حاجی قارەمان وەردەگرم کاک حاجەگە بێت ئێرە کاک حاجی سڵاوت لێبێ ئەمە چ جۆرە ماسیەکە چۆن دەستان کەوتووە بەخێر بێن سەرچاومەوە نەوعیەتی بزە باشترین جۆری ماسیە ئەو ماسیە بەس لە وەختەیە لە هەموو کاتێک نییە نا لە هەموو کاتێک نییە بەس ئەو وەختەی پیا دەبی هەتا مانجی 4 و 5 دەبێت ناوەڵڵا هەموو کەس ناتانێ بیکڕێت دەوەی تۆزێک سعرەکەی گرانە شیلوی ئەوها بە 20,000 دیناریە هەموو کەس ناتانێ بیکڕێت لەبەوەی گرانە نرخەکەی چەندە 20,000 کیلۆی ئەی ئەگەر کەسێک ماسیەکە بە تەواوی ببڕ بیبە ئەوها بە 13,000 دەیدێنێ بە 13,000 دەیدێنێ ئەوها کامل بیبە ئەو ماسیە لە شوێنێکەوە هێنراوە دەربەندی خانەوە لە ناوچەکانی تری هەریم کوردستان هەموو شوێنێکی ئەتەنە دەربێن لە دەربەندی خان لە دۆکان لەو جیانە هەیە لە هەموو جێی نییە و ماسیە لە مەنتیقەی لای دۆچەژێ لە سەدی دۆچێ لەوێژەیە چەند کیلۆیە بخۆی ئەوە 99 کیلۆیە بخۆی 99 99 کیلۆیە نەبوو تا 100 نەبوو 100 شتە کەمترە ینی دەتوانین بڵێن 100 کیلۆ تەقا 100 کیلۆیە تا سەیرم دەکرد زیندوو بوو زندوو لۆماناتەوە زندوو تەسویلەکە ساعتێک پێشستا بە زندوێتی بۆ ماناتەوە ئەم ماسی چۆن دەگیرێ ئەو بە کارەبای دەگیرێ چۆن بە کارەبای دەیگرن ئەو ماسیە بەخۆی دێتن ئێوە ماسیە لە مەنتیقەیمە نێبرێت بزەبن لە مەنتیقەیمە لەوانەیە لە ئێران دێ لە رووسیای دێ دێتە تەنکایی لە تەنکایی شەپۆلی دەکات کە شەپۆلێکی کارەبای لێ دەدەن کە کارەبایان لێ دەگیرێ ئەمەنی ئەم ماسی چەندە بە قورئان تەمەنی 15 سال دەبێ 15 سال دەبێ ئەمە لە ناوچەکانی دەرەوەی هەریم کوردستان هاتووان لە مەنتیقەیمە دەگیرێ ئەو ماسیە بەس شەرت نییە ئی مەنتیقەیمە بێ لە ئێران دێ لە رووسیا دێ نانی بەس دەبێت برێ لە مەنتیقەیمە نییەوە بەس ئەو پس نەژەیە هەموو کاتێک نییە ئەو ماسیە شێوەی لە چی دەچێت شێوەی لە ساروق دەچێت برای گەورەرە درێژەکەی چەندە والله درێژەکەی تقریبان 2 مەتر زیاترە 2 مەتر و نیوە 2 مەتر و نیوە ماسی بەم شێوەیە لە هەریم کوردستان هەیە کە ناوێکی تریان جۆرێکی تری هەبێ هەیە نەوعیەتی زۆرە ماسی شەبود ئێستا شەبود هەیە گەتان هەیە بونی هەیە سەلەمون هەیە کارب هەیە ئەنواعی هەیە جۆڕی هەیە ماسی زۆرە نەوعی بەس بە تایبەتی ئەو نەوعا زۆر باش ئەوە شەبود بەخێر بێت ئەگەر باسی جۆرەکانی تر بکەوە باسی بابەتێکی کرد باوەش لە یاد نەکەم گوتت ئەگەر گوێی بگری یان بیقرتێنەوە ڕاست دەمرێ ماسی هەمووی وایە تەبان هەمووی وەیە کە گوێ بەخین دەهات ماسی دەمرێ ئەوە زندوو بوو ڕان چێشا گوێ بەخین دەهات بن هەموو ماسی تەبان گوێ بەخین دابێ دەمرێ نا بە عاردی دادەی دەمرێ خواردنی ماسی لۆچی باشە حاجی وەرە خواردنی کو باشی وەڵە لە هەمشتی باش ئەگە پارە دەبی لە خواردنی ماسی باشتر هەیە فەقیر دەکڕێیان وەڵڵی زۆر پێم ناخۆشە کە ئەو قسەی بەکەیەت و فەقیر پێی ناکرێت زۆر پێ متاسیرم بریا فەقیریش پێ بکڕابە زۆر بەداخەوە زۆریشم پێ ناخۆشە بریا فەقیر بیخوار بە ئەو مشتریانی دێن چێن زیاتر طبعا دەورەمەندن ئەوانەی دێن دەورەمەندن دەیکڕن فەقیر ناتانی فەقیر بەس معاملەی دەکەوتە ڕوا زۆریش پێم ناخۆشە کە ئەو قسەی دەکەم کیلویکی ینی فەقیرێک کە بتوانێت کیلویەک بکڕێ چلوێک هیچ ناچێشێ چلوێ ناتانی لێکەینەوە لە 3 کیلۆ 4 کیلۆ کەمتر ناتانی چکە ماسیەکە زۆر بەوەزنا ئەوە ڕەمەزان هات ئەرێ وەڵڵاهی بەداخەوە زۆر پێم ناخۆش ئیشاڵە باش دەبی لە خزمەت داینامە بەخێر بێ سەر ئەم ماسیێت چییە ئەگە زیاد ماسفاتێکی زیاتری هەبێ بە قورئان تەبەن ئەو ماسی عوڕە ماسەفات ماسی عوڕ لە ماسی دەواجنی خۆشترە ئیسوادەی باشترە لە هەموو نەوعەکی لە هەموو ناحیەکی ئەوە باشترە بەس چیە گران هەموو کەرە ناتانی بیکڕی کەینی ئیتر پارچەی بەیانی ئیشاڵە بەیانی پارچەی دەکەین دڵت نەداهات بمرێ ناوەڵڵا دەرم نەدات بمرێ بەس لەوە کاتی تۆ پشتمان بەیانی ژوەرە دەوعەتی من بە لەو ماسی
لە خزمەتە داما دەست خۆش حاجی برای گەورە بەخێر بێت بەخێر بێت بەڵێ پایتەخت میدیا ئەمە ئەو ماسیەیە کە وەکو حاجی قارەمان دەڵێ کە 100 کیلۆیە ینی 100 کیلۆ چەند وەزنێکی زۆر کەمی ماوە ئەین دەتوانین بڵێن کە 100 کیلۆ هێنراوەتە یەکێک لە ماسی فرۆشەکانی شاری هەولێر و باسی لێوە کرد کە ئەگە تاوەکو کەمێک پێش ئێستاش زیندوو بوو کە خۆم کە هاتمێرە زیندوو بەڵام بەهۆی ئەوەی کە بۆ جوانی لێرەیان دانا و بۆ ئەوەی کە پێشانی لەبەر خاتری بینەرەکانی پایتەخت میدیا گوتی بە تەسوورەکەی جوان بێ ئەمە شوای کرد کە گوێەکانی بقرتێ لە کاتی قرتاندنی گوێی ماسی ئەوە دەکات کە ماسی گیان لە دەست بدا وەکو کاک حاجی باسی کرد و کە لە هەموو وەرزێکیش ئەو ماسیێنێتەنا لە وەرزێکی لە کاتێکی دیاری کراودا هەیە.